هەرچەندە دەستوری عێراق ڕێگەی داوە بە هەرێمەکان بە شێوەیەکی یاسایی ببنە خاوەن دەستوری خۆیان، بەڵام ناکۆکیانێ خۆیەکان و کێشەی حیزبەکان لە هەرێمی کوردستان ڕێگر بووە لە پەسەندکردنی دەستورێکی گشتگیر کە مافی سەرجەم پێکاتەکانی تێدا بەرجەستە کرابێت. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بەشدار لە پانێڵی بەرەو دەستورێکی دیموکراسی بۆ هەرێمی کوردستان ڕایگەیاند پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان بێت و نابێت هیچ یاسایەک دەربچێت پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێت. لە هەمان کاتدا پێویستە دەستور مافی کەمەنەتەوایەتی و ئاینیەکانی تێدا دابین کرابێت. ئاینی فەرمی هەرێمی کوردستان ئیسلامە و سەرچاوەی سەرەکی سەرچاوەی ئەساس سیاسەدانانە و نابێت هیچ یاسایەک دەربچێت لەگەڵ دەقێکی شەرعی نەگونجاو بێیان دژ بێ. لەگەڵەوەی ئەم دەستورە مافی کەمنەتەوایەتی تر و کەم ئاینەکانی تری کوردستان دابین بکات. ڕێخستنێکی هاوسەنگ و هاوچەرخ بۆ دەسەڵاتەکان لە هەرێم ماف و ئازادیەکانی هاوڵاتیان بەرجەستە کات. چوار چارەنووسی ناوچە دابڕا و جێناکۆکەکان باسی لێوە بکرێت و دوجار سیستەمی حکومڕانی پەرلەمانی بێ و ئەرکی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئەرک و مافی بچەسپێنرێت لە ناو دەستوردا. پێشتر لە ساڵی 2015 لیژنەیەک بۆ نووسینەوەی دەستور ڕاستپێدران. کارەکانی لیژنەکە 150 تەواو بوو، بەڵام کاتێک کاتە سەر پرسی ئاینی ئیسلام کە سەرچاوەی دەستورەکە بێت گرفتی بۆ دروست کرا و کۆتایی بە کارەکانی نووسینەوەی دەستور هێنرا. ئەندامێکی لیژنەکە دەڵێت پێش نووسینەوەی دەستور ئەوەی گرینگە زەمینە سازیە. دەژڵێت پارتی و یەکێتی ڕێگر بوون لەوەی هەرێم ببێتە خاوەن دەستوری خۆی. ئەو دوو هێزە نانێشتەوە هەتا ئێستا هەرێم ببێ بە خاوەنی دەستوری خۆی و دەستوری نووسراوی هەبێ. بۆ لە کاتی هەڵبژاردنەکانی عێراقان پرسیانە جوڵان کە لانی کەم سایکۆلۆژیای دەنگدەر باشتر بوو دەنگی پێەیە. ئێستا بیخەنە ناو دەنگدانەوە بۆ زانیاری ڕەنگە کەمتر لە نیوەش بێنێ کە باوەڕم وایە دەرناچێت دوجار بەڕاستی هەوڵەکان سفرە بنەوە. شارەزایەکی دەستور دەڵێت لە عێراق و هەرێمی کوردستانیش فرە ئاین و فرە نەتەوەی هەیە. ناکرێت بۆ نووسینەوەی دەستور زۆر وردبینەوە. سەرچاوەی سەرەکی بۆ دەستور پێویستە ئاینی ئیسلام بێت. معنی بەڕاستی مەسەلەی بەهۆی ئەوەی کەوە عێراق و کوردستانیش فرە پێکاتەیە، فرە ئاینە، فرە ڕەنگە، یعنی ناکرێ مەسەن تۆ لە دەستوردا وربیەوە بۆ هەموو وردەکاریەکان، بۆ هەموو ئاینەکان. یعنی ئاینی زۆرینەکە ئاینی ئیسلامە دەکرێت بڵێ ئاینی دەوڵەت ئاینی ئیسلامە، بەڵام لە هەمان کاتیشدا پێداگری بکەی لەسەر هەموو ئاین و بیر و باوەڕاک ئاینەکانی تر کە لە ئەوەی هەیە مافی ئەویان هەبێ بە ئازادانە و مارەسەی شعائری ئاینی خۆیان بکەن لە چوارچێوەی نیزامی عام و ئاداب و قانوندا. یەکەم دەستوری عێراق لە ساڵی 1925 نووسرایەوە. سەرچاوەی دەستورەکەشی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. مافی هەموو کەماتیەکانیشی تێدا جێکراوەتەوە. بەڕای شارەزانی دەستور پێویست ناکات هیچ کەس و لایەن و حیزبێک لە نووسینەوەی دەستور گرفت دروست بکات. ئەگەر ئاینی ئیسلام دایکی دەستور بێت هەموو ئاین و ئاینزاکان و نەتەوەکان لە ژێر چەتریدا جێگەیان دەبێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.